ڕۆشن باش بینێرانی هێژای بەرنامەی گەلی ئازاد لە ماوەیەدا بۆ چەندەمین جار پرسی سەرۆکایەتی هەرێم کەوتە دڕۆژەف لە باشووری کوردستان. پارتی دیموکرات پارتی لە ڕێگای سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی پارلەمان و هەروەها لایەنە سیاسەکان دەیهەوێت بۆ جارێکی دیکە ویلایەتی سەرۆکایەتی هەرێم درێژ بکاتەوە. لە ساڵی 2005 بەدواوە بۆ ماوەی 10 ساڵە مەسعود بارزانی بە شێوەی یاسایی و نایاسایی سەرۆکی هەرێمی کوردستانە. پرس و تەنگەژەکانی سەرۆکایەتی هەرێم چین؟ ئێستا سیستمی سەرۆکایەتی هەرێم لە نێوان سیستمی سەرۆکایەتی و هەروەها سیستمی پارلەمانیدا بە شێوەی هەڵواسراوی ماوەتەوە. بەرنامەی گەلی ئازادی ئەم جارە بۆ پرس و تەنگەژەکانی سەرۆکایەتی هەرێم تەرخان دەکەین. کاکرە بوار بەخێر بێ. سوپاس دەکەم. کاکرە بوار لەوە دەست پێ بکەین کە لە دەستوری هەرێمی کوردستاندا چوارچەوەی دەسەڵات و پۆستی سەرۆکایەتی هەرێم دیاری کراوە. لە ڕاستیدا ئەگەر لە دەستورەوە دەست پێ بکەین سەرۆکایەتی هەرێم مەسعود بارزانی چه دەسەڵاتێکی هەیە؟ بەپێی ئەو دەستوری کە ئێستا هەیە کە دیارە لای خەڵکە هێشتا پەسەند نەکراوە چونکە نەخراوەتە بەردەستی ڕێگشتی مەسعود بارزانی بەڕاستی دەسەڵاتی خودایی هەیە کۆمەڵی دەسەڵاتی زۆری هەیە زۆر زیاتر لەوەی کە مەسەلەن بۆ نمونە تەنانەت لە دەستوری سەرۆکایەتیشە مەسەلەن لە وڵاتێکە کە دیموکراتی لە ڕێگای سەرۆکایەتیەوە بێ ئەو مافانەی هەیە. باشە کاکرە بووە دەزانین کە دەستوری هەرێم لە ساڵی 2006 کە نووسرا و بڵاو کرایەوە قرار بوو بخرێتە ڕاپرسی و خەڵکی دەنگی لەسەر بدەن، بەڵام لە ساڵی 2009 پارلەمانی کوردستان دەستوری پەسەند کرد و لەوەشدا دیارە چوارچەوەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم دیاری کراوە. بەڵام هاوکات دەزانین کە کوردستان وەکو هەرێمی کوردستان بەشێکە لە دەوڵەتی فدراڵی عێراق، یانە هەرێمی فدراڵی کوردستان و هەرێمی و دەوڵەتی فدراڵی عێراق. لە دەوڵەتی فدراڵی عێراقدا بەپێی دەستور سیستمێکی پارلەمانی دیموکراتیکە، بەڵام لە کوردستان وا دیارە کە وەکو جەنابەت دەڵێ کە سەرۆکی هەرێم دەسەڵاتی خودایی هەیە. ئەم پارادۆکس و تەناقوزە چییە؟ ئەزم ڕەنگە پارادۆکسیش نەبێ بە شێوەیە گوایە کە لە دەستوری عێراقا دیارەکە ساڵی 2005 داڕێژرا من لە زۆر لەوە بەڕاستی بەوردی ئەگەم لە داڕشتنی دەستوری عێراق هەیە. زۆربەی زۆری عەرەبەکانی دەرەوەی دەسەڵاتەوەی کە ڕۆشنبیری گشتی و سیکولار و ئەوانن زۆر بەتوندی دژی لەو شێوە داڕشتنی دەستوری عێراق بوون. بەرحاڵ بەڵام دەستورێک دانرا، لەو دەستورەیە کە دانرا و دەستوریژی پەرلەمانتاریە، لەوێدا پەرلەمان دەسەڵات هەیەنی شێوەیەکە لە دیموکراسی پەرلەمانتاری سەرۆک کۆمار زیاتر دەسەڵاتی تەشریفی و سیمبۆلیکی هەیە. بەڵام لە کوردستان بە پێچەوانەیە وانە؟ دەتوانێت بڵێ پێچوانێ، بەڵام لە دەستوری عێراقا ڕێگە درراوە بە کوردستان کە دەستورێکی خۆی هەبێ. مەبەستم ئەوەیە لەوێدا دژایەتی دەستوری عێراق ناکە بەو شێوەیەگە دەستوری کوردستان بەم شێوەی ئێستا بێ. دیارە دەکەوێتە دژایەتی لەگەڵ زۆر شتی دیکە. بەڵام مەبەستم مەسەلەن بۆ نمونە دوو هەرێمە لە ناو بڵێن دەوڵەتی فدراڵی عێراقدا، لە ناو هەرێمێکی فدراڵی عێراقدا، بەڵام لە فدراڵی مرکزیدا بڵێن لە بەغدادا سیستمێکی دیکەیە لە کوردستان بەرەو سیستمێکی دیکە دەڕوا. یانە مەبەست لێرەدا پارادۆکسەکە لە دوو سیستمی بڵێن پارلەمانی بۆ سیستمی سەرۆکایەتی لە هەرێمدا. ئێوە وەکو پارادۆکس نابینن؟ ناوە ئەنیکە مەبەستمەوەی کە کێشەیەک ساز ناکە بۆ خودی دەستور عێراقی کە چونکە دەستور عێراقی ڕێگا بە کوردراوە کە دەستوری خۆی بەکاربێنێ، بەڵام بۆ کوردستان کێشەیە. بۆ کوردستان بۆیە کێشەیە کە ئێمە دەبێ وەکو خەڵکی وەکو کۆمەلگای کوردستان کە هێشتا بەشێکی زۆری کوردستان لە بەشەکانی دیکەدا ژی کراوە و هەروەها باشووری کوردستان هەر ئێستا لە دەنگەشەی زۆر گەورەی سیاسی و ئابووری ئەوانەیە بەڕێوە دەچێت. زۆر گرنگە کە ئێمە دەستورێکمان هەبێ، دەستورێک بێ لەسەر پایەیەکی مەسەلەن دیموکراسی پەرلەمەنتاریزم دامەزرا بێ. ئەوەی ئێستا شتێکە کە پیاوەتوانێت بڵێت تێکەڵاوە، تێکەڵاوەکەشی زیاتر بەلای سەرۆکایەتی سیستەمی سەرۆکایەتیە دەشکێتەوە. لە بەشە سیستەمە سەرۆکایەتیکەشە دەسەڵاتەکان هێندە زۆرن کە بەڕاستی زێدەڕۆیی نییە کە تۆ بیچێنی بە دەسەڵاتێکی خودایی. ئەو دەسەڵاتانە چین کاکرە بوار کە دەسەڵاتەکان پێ بکەین کە دەسەڵاتی خودداین وەکو چی مەسەن ئێستا ئەو سەرۆکی بڵێن هێزە چەکدارەکانە یەک وەکو ترچی زۆر گەورەیە هەر لە دەسەڵاتی فەرماندەیی گشتیەوە
هەتا کۆی کە بتوانێت تاکە کەسێک بەگرتن با لەسەر جادا ئەو دەسەڵاتی هەیە بە هەموو ئینەکانی ناوەکانی مەسەن دەتوانێت یاسا پاشەوەی کە لە پەرلەمانیش دەچووە ئەو یاسایانە ڕەتکاتەوە پەسەندیان نەکا مەسەن لەسەر زۆرش لەسەر نزیکەی هەموو شتەکان دەسەڵاتی هەیە. پاشە ئەی دەسەڵاتی سەرۆکی حکوومەت دەسەڵاتی سەرۆکی حکوومەتیش بە هەمان شێوەیە. دەسەڵاتەکانی سەرۆکی حکوومەتیەوە دەزانین کە تۆ سیستەمێکی پەرلەمانی هەیە ئەو سیستەمە پەرلەمان بۆ ئەوەیە کە یاسادانێت چکو تۆ سێ جۆر سیستەمت هەیە بۆی کە سیستەمێکی دیموکراتیک بێ کۆمەڵێک هەلومەرچەند کە دەبێ پڕکرێنەوە. ئێمە دەبێت مەسەرەن شاید دوا باسەکان دەست پێ بکەین کە لە سەرەتاوە ئێمە تێبگەین. ئەو شتێکە لە کوردستان هەیە پێدەوتە سیستەمێکی دیموکراتیک نییە ئەو پێداگرنێکی چەوتە. ئەو سیستەمی لە کوردستان هەیە سیستەمێکی ئۆلیگارکیە. سیستەمی دیموکراتیک دەبێت لەسەر کۆمەڵێک پایە ڕاوەستا بێ. ئەو سیستەمی کە لە کوردستان هەیە تەنها یەک پایە لەو مەرجانی دیموکراسی پڕکاتەوە وی زۆر بە زەحمەت. ئەو پایەش ئەوەیە کە پایی مەرجی هەڵبژاردننی ئازادە دەنگدانی ئازاد. لە کوردستان ئەوە پەیڕەو کراوە بەڵام ئێمە دەزانین کە لە کوردستان بە سەدان هەزار کەس دەنگەکانیان کردراوە. ئێمە زیاتر لە 100,000 کەسێک کە موچەی بەلاژ وەرەگرن بۆ ئەوی کە دەنگ بە بۆد و ڕێکخراو بدەن بە پارتی دیموکراتی کوردستان و بە یەکێتی نیشتیمانی کوردستان کەواتە تەنها مەرجێک کە دەسەڵاتی سیاسی لە کوردستان پڕیەکاتەوەی کە پێوتێ سیستەمێکی دیموکراتیک مەسەلەی هەڵبژاردننی یا دەنگی ئازادە کە ئەوەش بەتەواوی نییە. ئەوەکانی دیکە مەسەرەن بۆ نمونە دەسەڵاتی دادوەری لە کوردستان بەڕاستی نیە لە باشووری کوردستان شتێک نیە کە پێک بووتێ دەسەڵاتی دادوەری. دەسەڵاتی دادوەری لە 100% لە ژێر ملکەچی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانایە. من پێم وانێ هیچ کەسێک بتوانێت لە باشووری کوردستان پێدا بگرێت کە دەسەڵاتێکی دادوەری لە باشووری کوردستان هەیە. پاشانەوەی کە دەسەڵاتی یاسادانان کە خودی پەرلەمانە زۆر خراپە لەبەرەوەی کە بەو شێوەیە کە ڕێکخراوە پەرلەمان زیاتر بووە بە ئەوەی کە لە کوردیا پێدەوترێ نی شوێنی گفتوگۆ و قسەکردنەوەوانە. دەسەڵاتی جێبەجێکردنی دەسەڵاتی حکومەتە خودی حکومەت هیچ ڕێزیی نییە بۆ ئەو یاسایانەی کە پەرلەمان دایدنێ مەسەن زۆربەی زۆری ئەو یاسایانە ئەسان هەرجۆشی ناداتێ خۆی بەجیا کارەکە لەبەرەوە دەسەڵاتی سەرۆکایەتی حکومەت سەرۆکی حکومەت کە سەرۆک وەزیرانە لە ڕاستیە زۆرە و هەروە دەکەوێتە دژایەتیەوە لەگەڵ دەسەڵاتی سەرۆکی هەرێم کە ئەویش دەسەڵاتەکانی زۆرن. لەوێدا پەرلەمانەکەوێتە نێوانیانەوە کە دەنێوە هەردوو لایەنە بەگیر دێ. ئەمە کێشیشی زۆر گەورە دروست دەکات. باشە کاکرە بوارە گەر ئێمە وەکو فەرز دابنێن بۆ نمونە ئێستا سەرۆکی حکوومەت ئەگەر کە ئێستا پارتی دیموکراتە دیارە پێش دەورەکانی دیکەش یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. بەڵام لەوەدا ئەگەر سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت لە دوو پارتی جیاواز بن پێت وایە کە ئەو باس و تەنگەژەیە کە ئێستا باس دەکەی و باس و مناقشەیە کە هەیە لەسەر خودی بڵێن ئاستی دەسەڵاتەکان بە هەمان شێوە دەبوو. ڕەنگە بە هەمان شێوە نەبێ بەڵام من پێم وایە کێشەکان بۆ شێوە چارەسەر ناکرێت. من پێم وایە کێشەکان بۆ شێوە چارەسەرەکرێت کە پێش هەر شتێک پێشوێ ئەمە باسی سەرۆکی هەرێم بکەین پێشوێ باسی ئەو بکەین ئەمە پێویستە باز لە دەستوری بکەین. کوردستانە بێت دەستوریی هەبێ ئەو دەستورە شایستەی خەڵکی کوردستان بێت کە خەڵکی کوردستان وەکو کۆمەڵگایکی مۆدرنی ئەو ڕۆیی بتوانێت لە سیستەمێکی دیموکراتیکە بژی. ئەم دەستوری ئەو ڕۆ هەیە جارێت لە هەموو بەرگەکانی مافەکانی سەرۆکی هەرێماکە لە مادەی 60 دەست پێکا بەرەو ژوور زۆر خراپە. سەرۆکی هەرێم بەڕای من لە دەستوری کوردستانە دەبێت تەنها کۆمەڵێک مافی تەشریفی و سیمبۆلیکی هەبێ بە کۆمەڵی دلیل کە توانین باسییان بکەین. مافە سەرچیەکان و نەک مافە سەرچیەکان تەنها مافەکان دەبێت بگەڕێتەوە بۆ پەرلەمان و دەبێت بگەڕێتەوە بۆ سیستەمی دادوەری بەو شێوەیە. ئەو کاتە حکوومەت کە هەر کەسێک بیباتەوە جۆرشانێکە حکوومەت دەبژێرێ دەبێت بێگومان مەلکەچی هەم دەستور و هەم پەرلەمان بێ هاوکاتیش کەیتر بەو میکانیزمانی کە هەیە وڵاتەکە بەڕێوە. ئەوەی کە ئێستا نییە لە کوردستانە ئەوەیە کە ئەو دەستورێکی هەیە خۆی دەستورەکە ساڵی 2002 دەست پێکە 2002 کۆمەڵێک خەڵک هاتن کە دیارە لایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانەوە ڕاست پێدان کە دەستورێک ئامادەکەن ئەو دەستورە ئامادەکرا. ئەسان خۆی گەربگەڕنەوە بۆ ساڵی 92 مانگی 5 کاتێ پەرلەمان دامەزرا قسە و باسێک لەسەر دەستور هەبوو بەڕاستی دوای ئەو باسانە خوێندرا هەتا 2002 دەستورێک گەڵاڵە کرا پاشان بەهۆی ڕوخانی سەدام حوسێن و 2003 ئەو نەبوو بە هیچ شتێک کە نەبوو بە هیچ شتێک سەدام حوسێن ڕووخا ڕژەمی سەدام حوسێن نەما عێراقیەکان پەلیان بوو لەوەی کە دەستورێک بۆ عێراق ئامادەکەن چکۆ ئەوەی
نیان دەتوانانی بۆی پێشوکارکەن یان نیان دەویست بۆی پێشوکارکەن بەرحاڵ ئەوە بۆ 2005 لە ناو دۆخێکی زۆر دژوارە دەستورێک بۆ عێراق دانرا هاو کاتیش کوردەکان هاتن ئەو دەستورەی 2002 کە نووسیبیان نوێیان کردەوە ئەوانە 160 شتێک مادە بوو دیارە کە پاش کۆمەڵە گۆڕانکاریوانە ئێستا بۆ بە 122 مادە لەو پێشکەشکردنیەوە بوو کە 2005 پرسیانە کارویستان بیخەنە کاروانە و قسە باسیشی زۆر لەسەر کرا کە دیارە کێشەی زۆر هەبوو لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەوە و دوایی بزوتنەوەی گۆڕانیش هاتە ناوی 2009 نەتوانرێکە بخرێتە ژێر دەنگدان ئەگەر چی کە پەرلەمانوانش قسەیان لەسەر کرد بوو ئەگەر چی کە پەرلەمان بڕیاروا بوو لە 27 پێنج بوو پێم وایە لە 25 حوتا بوو بوورە مانگی تەمووز باشەکەکرەوە ئەم هەموو باسی دەستور چ پەیوەندێکی بە خودی دەسەڵاتی هەرێمەوەیانەوەی کە ئێستا بڵین کە باس دەکرێت و تەنگەژەیەکی ئێستا هەیە درێژکردن ویلایەتی سەر بڵین مەسعود بارزانیە ئەوەی خودی دەسەڵاتەکانی مەسعود بارزانیە و بەگشتی دەگەڕێتەوە سەر خودی سیستەمیش ئەوەی کە وا دیارەسە بەرەو ئەو ئاقارە دەڕەوەکە پارتی دیموکرات دەیهەوێت کە سیستمێکی سەرۆکایەتیە بێت کە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرم لەوەی کە هەیە زیاتر ببێت بەڵام لایەنەکانی دیکە داوا دەکەن کە سیستمەکە پارلەمانی بێت و دەسەڵاتی سەرۆک کەم بکرێتەوە ئەو باسەش هەیە کە هاوکات کە سەرۆکی هەرێم لە ڕێگەی دەنگدانی گشتیەوە یان بڵێن لە بە دەنگدان هەڵبژێرە نەر لە ڕێگەی پارلەمانەوە بەگشتیان ئەو باسەی کە پەیوەندی بە دەستورەوە هەیە لە پەیوەندی لەگەڵ پۆستی سەرۆکایەتی هەرێمدا کامەیە کە دەبێ بگۆدرێ و تەنگەژەکان لەسەر کامە مادانن کە لە خودی دەستوری هەرێمدا هەیە ئەخر هیچ کەسێ ناتوانێت باسی مافەکانی سەرۆکایەتی هەرێم بکە یا سەرۆکی هەرێم بکە لە دەروی دەستورێکە گرفتەکە لەوەیە کە ئێمە دەستورێکمان لەسەر مێزەکە هەیە لەسەر مێزەکە هەیە بەڵام دەستورێکە کە هێشتا پەسەند نەکراوە و دەستورێکە کە هێشتا قسەی زۆر لەسەرە مەسەڵەن من خۆم ساڵی 2009 چێکبووم لەوانەی کە بە دڵێکی زۆر فراوانەوە بە شێوەیەکی ڕەخنەی دروستکەرانە ڕەخنەم لێگرتووە و پێشنیاری خۆشم سۆتە سەری لەسەر ساڵی 2009 لەسەر ئەو دەستوری کە ئەو کاتە هەبوو پێش ئەوەی کە بڕیاروا بوو بخرێتە بەردەستی ڕایگشتی بۆ یەکێکم لەوانەی کە پێمەوە بووە کە دەبێت ماوەیەکی باشە بێ بۆ ڕایگشتی بۆ یکە بخوێنێت و بتوانێت هەزمی بکات و قسەباسی لەسەر بکاتوانە و پاشان بە پەسەندکردن بگەێنێت تاکو ئەو کاتەی دەستورێک نەبێ هەڵبژارنی سەرۆک دروست بوو ئەوەی ئێستای لێدێت دەسەڵاتێکی زۆری دەبێت کە شایستەی نییە ئەگەر بێ لەوەی کە شایستەشی نیە کە لە توانایانە کە جێبەجێ بکە لەبەرەوەی کە لە خوارەوە میکانیزمگەل و کەناڵگەلێکی وانەیە کە ئەم بتوانێت کارەکانی بکە ئەگەر چی مافیشی هەیە ناتوانێت بیسەپێنێ مەسەن بۆ نمونە مەسعود بارزانی ناتوانێت لە دەرەوەی ئیدارەی پارتیا هیچ شتێک بسەپێنێ ئەگەر بیشێوێت مەبەستم چیە لەبەر ئەوە هەبوونی دەستورێک کە بڕیاری لەسەر درابێەوە پەسەند کرابێ بێ هەبوونی ئەو دەستورە تۆ ناتوانێت قسە لەسەر سەرۆکایەتی و هەبوونی سەرۆکایەتی بکەیت مەگەر ئێستا پارلەمان ئێستا پارلەمان ئێستا سەرۆکایەتی هەرێم ئێستا حکوومەتی هەرێم مەگەر بە پێ و دەستورە کار ناکەن بە پێی دەستورێک ئەو دەستورە پەسەند نەکراوە بە پێ دەستورێک کە بڵێن نەکراوەتە ڕای گشتیەوە بەڵام ئەوان بۆ خۆیان لە پارلەمان پەسەندیان کردو لەهانە کاتێک کە بەو دەستورە کار دەکەن بۆ معنایە کە ئێستاوە بە فەرمی دەستوری هەرێمە دروست وایە ئەوان کاتێک ئەو شتکاریان پەسەند کرد کە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە هاوپەیمانیەکە بوون ئێستا لە هاوپەیمانیان نەماون لەبەر ئەوە لە قازانجی یەکێتی نیشتمانی کوردستانە کە دووبارە ئەم مەسەلەی دەستورەکە بۆ ئێوەمانانە گرنگ بوو کە لە دەرەوە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بوو کە ئەویش دووبارە ئەوە زیندوو دەکاتەوە لەبەرەوە بەڕای من دووبارە بێ بگەڕێنەوە سەر ئەو خاڵی کە خەڵکانی دڵسۆز و نیشتیمانی خەڵکی کوردستان پیانەوە بوو کە دەستورێک دەبێ هەبێ و لەو دەستورەدا دەستورەکە لە 100% لەسەر ئەساسی دیموکراسی پەرلەمەنتاریزم بێ و لەوێدا دەسەڵاتی سەرۆکی هەرێم سیمبۆلیک بێ تەشریفی بێ بەو شێوەیە مەسەن بۆ نمونە ئەوە وای کردووە نەبوونی ئەو دەستورە و بۆ شوێکە باسیەکەین و هەبوونی ئەم دەستوری ئێستا کە دەسەڵاتی زۆری داوە بە سەرۆکی هەرێم دەسەڵاتی کەمی داوە بە پەرلەمان و کەسی جۆ لە کەس ناگرێ دوو ئیدارەی سیاسی هەیە یاخود هەردوو ئیدارەی سیاسی و ئابووری ئەوانە هەیە وای کردو کە لە ڕاستیا سەرۆکی هەرێم ئەگەرچی ئەو هەموو دەسەڵاتەشی هەیە تەنها بە قازانجی خۆی بەکاری برێت چونکو ناتوانێت زیاتر لەوەی کە بە قازانجی خۆی بەکاری ببا دەسەڵاتەکانی کە بسەپێنێ ئەگەر چی مەسەلەن بۆ نمونە لە قازانجی کورد بێ مەسەن بۆ نمونە باشە دەزانین کە ئێستا پارتی دیموکرات زۆر بە ئاشکرا ئەوەی دەوێت کە دەسەڵاتی بڵین سەرۆکایەتی هەرێم زیاتر بێت وە باس لە سیستمی سەرۆکایەتی دەکەن بۆ کوردستان پێت وایە ئەم داوایە کە دیار دەزانین سیستمی سەرۆکایەتی لە زۆر وڵاتانی پێشکەوتوی دنیاش هەیە لە ئەوروپا
پێت وایە ئەمەی کە ئەوی ئارگومنتیانە ئەوەی کە ئەوان باسێکن کە بۆ هەلومەرجی کوردستان دەبێت سیستمی سەرۆکایەتی بێت هەتاکوونێ سیستمی پارلمانی کە بڵێن لە بەرامبەری ئەمەدایە سەرۆکایەتی هەرێم یا سەرۆک کۆمار دەسەڵاتێکی بڵێن تەشریفاتی هەیە و دەسەڵات لە دەستی سەرۆکی حکوومەتدایە بەڵام ئەوەی کە بۆ وڵاتێکی وەکو کوردستان بۆ نمونە سیستمی سەرۆکایەتی بۆ معنایەیە کە تۆ سەرۆکیکی بەهێزت هەیە ئەم ئارگومنتەی پارتی تا چەند ڕادەیەک بە تایبەتی پاڵپشتی لە ناو کۆمەڵگەی کورد و یا خودی پێکهاتەی جواکی و سیاسی و کولتوری کورد ئەمە دەخوازێ پێت وایە ئەم ئارگومنتەی پارتی چەندە لە جێگەی خۆیدایە ئەو دلیلهێنانەوەی پارتی بەڕاستی دلیلهێنانەوەیکە کە ئەسڵەن زانستی نین قسە و باسێکەکە هەر لە خۆڕا دەکرێن مەسان بۆ نمونە من دەستوری ئەمریکام خوێنێتەوە مافەکانی مەسان بەسەر کۆماری ئەمریکا کە قەچووکۆ ئەمریکا یەکێکە لە دەسەڵاتە دیموکراتەکان کە باڵاترین دەسەڵاتی سەر کۆماری هەیە ئەمریکا ئەوەیە فەڕەنساش مەسەن تێکەڵاوێکە لە هەردوولا مەسان بۆ نمونە سەر کۆماری و پەرلەمەنتاری ئەوەی ئەگەر تۆ بەراوردی دەسەڵاتەکانی مەسەن سەر کۆماری ئەمریکا بکەیت کە باڵاترین دەسەڵاتی سەر کۆماری هەیە لە سیستەمی دیموکراتیکە ڕاستەکەی کەمترە لەو دەسەڵاتانەی کە مەسعود بەرزانی هەیەی لە سیستەمی گوایە پەرلەمەنتاری کوردستانە زۆربەی زۆری ئەو مافانی کە ئۆباما هەیەی بێجگەلەوەی کە کۆنگرێسێکی زۆر گەورە و گران هەیە ئەبێ بە سێناتی شابڕوە ینی ڕاستەکەی دەوەی کە دەگوترێ لە ڕواڵەتە ئۆباما مەسەن وەکو سەر کۆماری ئەمریکا دەسەڵاتی زۆرە لە ڕاستیە هیچ شتێک هیچ کامیلە و دەسەڵاتان ناتوانێت پسەپێنێت یاخود بچەسپێنێ یاخود پیادە بکە ئەگەر بێت و دوو لە سەر سێ دەنگی سێناتی لەگەڵانە بێ مەسەن بۆ نمونە لە باشووری کوردستان ئەسڵەن وانێ لە باشووری کوردستان جارێ پێش هەر شتێک من وەکو تاکە کەسێکی کورد کە بەرپرسیارەتێکی مێژووی نیشتیمانی لەسەرا دەبێ ئەوە بڵم کە لە کوردستان سیستەمێک نییە سیستەمێکی دیموکراسی بێ لە کوردستان وەکو عەزم کردی پایەی ناوی چییە لایەنی دادوەری سیستەمی دادوەری شتێک نییە کە لە باشوور هەبێ مەسلەی یاسادانان بەو شێوێنیە کە دەبێ هەبێ مەسلەی جێبەجێکردن ئەسڵەن کارەکانی خۆی جێبەجێ ناکە مەسەن بە پێی دەستور بۆ نمونە کە دیارە لە هەموو جیهانی دیموکراسیا وایە کە هیچ کەسێک لە سەرۆکی هەرێم و لە سەرۆک وەزیران و لە وەزیرەکان و لە ئەندامی پەرلەمانەوەە بۆیان نییە بکەونە کڕین و فرۆشتنی سامانی مەسەن بۆ نمونە نەتەوەی و بازرگانی کردن و کڕینی سەهم و ینی تیر و پشکۆ و جۆرەشتانە لە باشوور ئەمانە هەمووی دەکرێت مەسەن پیاوەتوانێ لیستی زۆر دوور و درێژی گەورە و گران بێنێتەوە مەسەن بۆ نمونە تۆ لە کوردستان سیستەمی موچەد نیە تۆ نازانی مەسعود بەرزانی کە لە ڕاستیە لە ئۆباما زیاتر موچە وەردەگرێ مەسەن بۆ نمونە لەو پارانی کەوەری دەگرێت ئەو موچەی باقی پارەکانی تری لەکوێ هێناوە مەسا ئەو سامانی لەکوێ بوو مەسەن لەو موچەی کەوەری دەگرێت مەسەن بۆ نمونە باجی لێدەدا لێ نەدا مەسەن پارەی ئاو بەرقی لێدا لێ نادا پارەی خواردنی لێدانی تۆ لە کوردستانە ئەوەی کە بنکەی گرنگی مەرجگەلن بۆ هەبوونی دیموکراسی نییە لە کوردستان نییە مەسەن بۆ نمونە یەکێک لە مەجموعی گرنگەکانی سیستەمی دیموکراسیەوەی کە ئاین و دەوڵەت لە یەکجا بێ بەڵام بە پێی ئەو دەستورێکی ئێستا کاری پێکرێ ئاینی ئیسلام سەرچاوەی یاسادانانە لە باشووری کوردستان ئەسان خودی دەستورەکە بە وشەی بەناوی خودای بەخشندە و میهرەبانەوە دەست پێ دەکات یعنی ئەو دەستورەکە بە عەرەبی نووسراوە دەستورێکە کە دیارەوانی کە نووسیانە دەسەڵاتیان بەسەر زمان عەرەبەکە هەیە زمانە کوردەکەی زۆر خراپە لەبەرەوە کە کوردەکەی دەخوێنیتەوە زۆر خراپ تێگەیشتن و ئانش دروست دەبێت دیارە پلەیەکی زۆر کراوە بێجگە لەوەی کە پلەی زۆر کراوە من پێم وایە زۆربەی ئەوانەی کە دایان ڕشتووە هاتوون لێرە و لەوێ لە مۆدێلی جیاواز شتیان کۆ کردوتەوە و پاش ئەوەی مەسلحەتی هەردوو لاش لەوانە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و جایەکی نیشتیمانی کوردستان ئەوانەشی تێخراوە دەستورەکە بۆ بە شتێک کە ئەسەن ناتوانێت نوێنەرایەتی ئەوە بکە کە پێدەوتێت دیموکراسی و هەر لەبەر ئەوەش ئەوەی کە لە کوردستان هەیە کە ئەسان شتێک نییە کە تۆ بتوانانی پێ بڵێ سیستەمی دیموکراسی سیستەمەکە سیستەمیی ئۆلیگارکیە جا ئایا ڕۆشتەکان دەست پێکە ئەوەی کە ئێمە باسمان کرد مەسەرەن تو مەسەن بۆ نمونە باسی سیستەمی دیموکراسی ئەمریکاکەین یا مەسەن فەڕەنساکەین هەبوونی پەرلەمانێک هەبوونی پەرلەمانێک لە شێوەی بینایەکە بۆ مانایە نایە کە وڵاتێک دیموکراسیە مەسەن تۆ ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژوو ئینگلستان دایکی سیستەمی پەرلەمانتاری و دیموکراتیکە ئینگلستان هەتاکو ساڵی 1970 مەسەن تۆ سەیری کە سیستەمی پەرلەمانی لە سوید و لە زۆربەی ئەو زۆری وڵاتانی ئەوروپا مەسەن لە ئینگلستان و ئەوانە لە ڕاستیە خانەی دەوڵەمەند و کۆڕ و کۆمەڵ و یارانی شاو پاشاکانن
ینی خۆ بە هیچ شێوەیەک خەڵکی فەقیر و جۆرەشتانیتیانێت لە دوو ساڵی جیاوازە سیستەمی پەرلەمان لە دنیای ئەوروپایە بەرەو گۆڕانکاری چۆنی چەند ساڵی 1950 لەگەڵ شۆڕشیەکەمی ڕوسیا کە سەری نەگەردیارە دووەمیان بە جوانی دیارانی بە بەڵگەوە هەیە شۆڕشی 1970 ڕووسی وای کرد کە تەکانێکی زۆر گەورەی بە گۆڕانکاری دنیادا زۆر وڵات لەمانی کە سیستەمی پەرلەمانتاری دیموکراتیان هەبوو کەوتنە ژێر فشار پەرلەمانیان ئاوهێن کردەوە ئاوڵە کردەوە بۆ هاتنی خەڵکی دیکە کە سەر بە ئاغا و دەرەبەگ و بارۆن و بیار و دۆستانی شاوانە نەبن کەواتە هەبوونی سیستەمێکی پەرلەمانتاری لە خودی خۆ لە مانای بینایەکە بۆ مانا نایە کە دەوڵاتێک دیموکراتیکە مەسەن بۆ نمونە لە ئێران سیستەمێکی دیموکراتیکە لە ئێران شتێکی پێڵێن پەرلەمان بەڵام ئێران سیستەمیشی دیموکراتیک نییە باشەکە لە عێراق و لە سووریا و لە ڕۆمانیا و لەو شوێنانەش وایە مەسەلە پێم وایە تەنها دیموکراسی نییە لەم مەسلەیەدا لەم بڵێن پرسەدا پرسی سەرۆکایەتیدا مەسەلە ئەوەیە کە دوو ڕوانگەی جیاوازیش هەیە بۆ ئەوە دیارە بڵێن پارتی دیموکرات وەکو پارتێکی کۆنە پارێز یا پارتەکانی دیکە وەکو پارتانێکە بڵێن نوێنەرایەتی هەندێک فکری بڵێن تاڕادەیەک چەپ و ڕادیکاڵتر دەکەن بەڵام بە حاڵەوەی کە ئێستا ئەوان لە باشترین مۆدل کە دەیان هەوێت و لە کوردستانە ئێستا بڵێن لە بەرامبەر مۆدلی سەرۆکایەتی مۆدلی پارلەمانتاریە بەڵام بەگشتی لە سەرڕایەوەی کە وەکو تۆ باست کرد بینایەکەی بەناوی بینای پارلەمان هەڵبژاردنێک دەکرێت سەرڕای بڵێن تەزویر و شتەکان کە دەکرێت بەڵام بەگشتی تۆ پێت وایە بۆ کوردستانی یانە دوای شەڕی ناوخۆ دوای هەلومەرجێکە لەو هەرێمە هەیە ئەوەی کە بەشێکە لە دەوڵەتێکە بۆ خۆی کێشێکی گەورە هەیە وەکو دەوڵەتی عێراق سنوورەکان بەگشتی بەو شێوەیە لە شوێنێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کوردێک کە قەت تەجروبەی دیموکراسی نەبووە بەگشتی تۆ پێت وایە ئایا تەنها ئەوەی کە ئەمە بڵێن مۆدلێکی دیموکراتی کێشەکان چارەسەرەکات یا بەگشتی تۆ پێت وایە چه مۆدلێک دەتوانێت لە کوردستاندا جێگە بگرێت یانە خەڵک لانی کەم هەست بکەن کەوان بۆ خۆیان کە کەمادام پارلەمانێکەیە دەنگی خەڵک لە پارلەمان هەیە یا سەرۆکی دواتر سەرۆکی هەرێم هەیە نوێنەرەتی ئەوان دەکات بەگشتی تۆ پێت وایە چ جۆر مۆدلێک ئەگەر ئێمە لەم مۆدلە باوانەی دنیای بگەڕێنیانە بڵێن ئەو مۆدلانەی کە لە دنیادا هەیە پێت وایە بۆ خودی خەڵکی ئەو ناوچە ئێمە یان ئەو بەپێی هەلومەرجی جوواکی و سیاسی و کۆمەڵایەتێکە هەیە چ جۆر مۆدلێک دەتوانێت جێبکەوێت بڕاستی و پرسیارێکی زۆر قورسە لەبەرەوەی کە مرۆڤ باسی مۆدلەکە عادەن ئەو مۆدلانەوەی کە تاقی کراونەتەوە لە دنیاە مەسەن تو باسی فڕۆکەی بۆینگەکەی مەسەن فڕۆکەی بۆینگ ئەگەر لە ئەمریکا بتوانێت بفڕێ لە سوید بتوانێت بفڕێ لە ئوسترالیا بتوانێت بفڕێ دەتوانێت لە کوردستانیش بفڕێ عادەن مۆدلی سیاسی جوایە ئەو مۆدلانی کە تاقی کراونەتەوە مەسەن ئەمریکا وڵاتێکە وڵاتی شۆڕشە مەسەن وەختی خۆی ئەوانەی کە چوون و داگیریان کردو ئەوانە پاشان لەناوخواانە ناچار بوون کە ڕێ بکەون چگولێکی شوێری جیاوازەوەنەوەتە بوون لەبەرەوە سیستەمێکی دیموکراتیکی زۆر ئالۆزیانداناوە سیستەمێکی بەڕاستی ئالۆزە دەسەڵات بە کۆمەڵی فلتەرا دەڕوا تا بگاتە ئەوەی کە دەخرێتە کار و پیادە دەکرێت و ئەوانە تاکە کەس مافی زۆرە لە ئەوروپاشە لە زۆربەی زۆری ئەوانەیە کە مەسەن بۆ نمە سیستەمی پەرلەمانتاری کە هەروایە دوای زۆر سیستەمی پەرلەمانتار هەیە مەسەلەن دوو نهۆمیە باشە یا مەسەلەن پەرلەمانتاری و سەر و کۆماری تێکڵاوانە بەڕای من ئەوەی کە باسی ئیدیال ناکەم ئێستا بۆیە باسی ئەو مۆدلی نم کرد مۆدلی پراکتیکی ئەوەی کە دەبێنێت بەڕای من کوردستان دەتوانێت سیستەمێکی پەرلەمانتاری دیموکراتیک بۆ کوردستان زۆر باش بۆ باشوور بەڕاستی کە سەرۆکیی هەرێم هەبێ کە تەنها مافی تەشریفاتی و سیمبولێکی هەبێ زیاتر نە بە هیچ شێوەیەک زیاتر نە بەڵام ئەگەر بێت و بینێ ناوشتی تیۆریەوە لە مۆدلی تیۆریا چکولەوە باسەکان بە تەواوی گۆڕێ مەسەلەن تۆ ئایدۆلۆژی سوسیالیستی هەیە ئەنارشیستی هەیە سوسیالیزم ئەنارشیستی هەیە شێوەکان زۆرن بەڕاستی تۆ توانی مۆدلی زۆر زیاتر بخەیتە بەردەست لە تیۆریە نەک لە پراکتیکا نادەم لە حاڵەتی وایە بێگومان مەسەن هەست جۆرە سیستەمێک کە خەڵک بتوانێت ئیسراحەت بێت یە کە بتوانێت وەڵامی چارەسەری کێشەی خەڵک بداتەوە کە نان بۆ خەڵک نان و ئاسوودەی بۆ خەڵک ئاین بکە بەرخارکە و ئەوانە دیارەوە شتێکی باشە بەڵام دیارە زەحمەتە بەڕاستی مەسەن چکو ڕۆژە لە ڕۆژان مۆدلێکی مەسەن سوسیالیستی هەبوو ئەوش دیارە بە شەوی پەرلەمانتاری ئەوانە بینیمان کە بەرحاڵ لەبەر باسی سەبەکان ناکەم بخەتای چیە یا چۆن یا چۆن وەڵام نەیتوانی کار بکە لەبەرەوە من پێم وایە دووبارە گەڕێمەوە بۆ ئەو مۆدلانی کە هەیە ئەو مۆدلانی کە هەیە
بەڕای منەوەی کە بۆ ئێستای کوردستان باش بێ سیستەمێکی پەرلەمانتاریە نەک سەر کۆماری. باشە سیستمی پارلمانتاری وەک باسیش دەکرێت بۆ نمونە لە سیستمێکی پارلمانتاریدا پێشگەر لە گروپ و حیزبە سیاسیەکان گروپە بچووکە کۆمەڵایەتیەکانیش بەگشتی گروپە ئاینیەکان و بە پێکهاتە جیاوازەکانی ناو کۆمەلگایەک دەتوانە سیستمی پارلمانیدا بە جۆرێک لە ڕێگای پارلمانەوە دەسەڵاتیان هەبێت و لە دەسەڵاتی سیاسیدا بەشدار بن. ئەمەش بە تایبەتی بۆ بڵێن وڵاتی فرەکولتوری ئێمە لە باشووری کوردستاندا بە پێکاتەی ئاینی جیاوازەوە ڕەنگە مۆدلێکی باش بێت. تۆ پێت وایە لەو ئارگومنتەوە کە ئێستا هەیە یانە لە بەرامبەر مۆدلی سەرۆکایەتیدا کە پارتی دیموکراتی کوردستان پارتی نوێنەرایەتی دەکات ئەم مۆدلی دیکە تا چەندە بە تایبەتی لەو بوارەوە کە دەتوانێت بۆ وڵاتێکی فرەکولتوری وەکو کوردستان کە هەموو پێکاتەکان خۆیان تێدا ببینەوە لەو بارەوە و ئارگومنتە کە دەتوانێت سیستمی پارلمانتەری بۆ وڵاتێکی فرەکولتوری لە باشتر جێبکەوێت بۆ چوونیەوە چییە؟ زین چۆنە سیستەمی پەرلەمانتاری بەو شێوەیە نییە کە لە باشوورە گرفتەکە لەوەدایە چونکو خەڵکێک بەسم بۆ نمونە پێکاتێکی نەتەوەیەک دەتوانێت وا بکە کە پەرلەمان ڕنگدانەوەی ڕەنگی ئەوە بداتەوە. مەسەن بۆ نمونە ئێمە لە کوردستانە بێجگەلەوەی کە هەورامان و سۆران و بادنیان و بۆتان و نازام چی و جۆرەشتوانەمان هەیە هەروەها کۆمەڵێک ئاینی کۆنمان هەیە مەسەن وەکو یارسان و کاکەی و یەزیدی و چوزان هەموو ئەوانەی دیکە زەردەشتی هەموو ئەوانەی دیکە. مەسەن تۆ گەر دەستور بخوێنیتەوە دەستور هەتە ناباسی ئیسلامەکە و دواییش کریسیانیان خستە سەر لەگەڵەوە شایکە ئێمە جوومان زۆرە لە کوردستان جووی کورد مەسەلەن کریسیانیشمان هەر مەسەن مەسیحی کورد بەڵام هەروەها یەزیدی و کاکەی و یارسانمان بە گروپی زۆر گەورە هەیە مەسەن بۆ نمونە کە زۆر پێش ئیسلام هاتوون دیارە. دوایەوە کە باسی ئیسلام مەکرێ ئەسان وتاری سەرەکی ئیسلام لە کووردا وتارێکی سونەیە کە ئەسان وان نییە نابێ وابێ چکو لە کوردستان ئێمە شیعەشمان هەیە عەلەویشمان هەیە ئەوانە لە باڵەکانی ئیسلام. ئەنی ئەو گرفتەی کە کوتارێکی ئیسلامی سونەی لە کوردستانە باڵا دەست بووە لە بەرە سبەبێک سوزان ڕەنگە بگەرێتەوە بۆ سەردەمی سەلاحەدینەوەوانە یا پێش ئەویش بەڵام بار حاڵوای کردووە کە بەڕاستی کێشی وای دروست کردووە کە ئەسان ئەوانەی کە ئێستا بە شێوەیەک لە سیاسەتدا بەشدارن مەسەن گەسەرن جیخسەکانی من بگەی من ناڵم دەسەڵاتی سیاسی لە باشوور ئەڵێم هەر دەسەڵاتدار لە باشوور دەسەڵات لە باشوور چکۆ ڕاستی بەداخەوە زۆر دوورن لە سیاسەتەوە وەزەوەی کە ئەوەیە کە ئەو گوتارە سونەیە ئیسلامیە بۆ باڵی زاڵ هەنی بازاڕە لە کوردستان بەو شوەیەکە نەشیعی تۆ دەنگی هەیە نا عەلەوی تۆ دەنگی هەیە و ئاینزاکانی دیکەش خراونەتە ئەو دوی بازنگەی گفتوگۆ و قسەکردن و بەشدار بوونەوە ئەمە واکە کە لەبەرەوەی کە ئێمە حەز قسە و باسی بکەین لە باشووری کوردستان لەبەرەوەی لە سەرەتای سەرەتاوە باسێکی ڕێکوپێکی زانستیمان نەکردو لەسەر کۆمەڵگای کوردستان و لەسەر پێکاتەکانی کوردستان دووبارەکەین و هەمان کێشەوە لەبەرەوە کە سیستەم ئەگەر سیستەمێکی پەرلەمانتاری هەبێ لەسەر ئەساسی دەستورێکە خەڵک بەشدار بوو بێ لە قسە و باسە بەڕای من ئێستا من تۆ دانانیشین باسیەم قسە و باسە بکەین چونکو باسەکە ناسان مەسەن بۆ نمونە ئەگەر مەسەن سەرۆکی هەرێم ئەو دەسەڵاتانەشەیە کە ئێستا هەیە مەسەن من نەگرم بۆ یەکە جوان لەو شتە تێ بگەین مەسەن ئەگەر مەسعود بەزانی هاتاتە سەر تەلەڤیزیۆن کاتێکە سەدان هەزار لە چوزامدەیان هەزار لە یەزیدەکان ئاوارە بوون ئەگەر هاتاتە سەر تەلەڤیزیۆنی بوویتەوە من هەر ئێستا 4-5 خانەوادە لەمانەی کە یەکەم جار هاتوونتە ڕایان کردو ئاوارە بوون من دەیان گرمە خۆمدایان بم بۆ ماڵی خۆم من ئەو مەسئولیەتە هەڵدەگرم بۆ دەمەوێ خەڵکی کوردستان بە هەمان شێوە بڕوانە یەزیدەکان من پێم وایە 2 ماڵ یەزیدی نامە لەسەر جادەکان بمێنێتەوە لە ئاوارای بمێنێتەوە من پێم وایە تەنانەت لە هەورامانە و لە توێڵە و بیارەوە خەڵکە هاتن یەزیدیانە بردەوە ماڵی خۆیان باشە نەبوونی بەرپرسیارەتی سیاسی باشە وای کردووە کە ئەوەی کە تۆ باسیکە کە چه سیستەمێک بۆ کوردستان باشە هەل لە سەرەتای سەرەتاوە پوچەڵ دەبێتەوە لەبەرەوەی ئێستا ئەو پێکاتە ئەوەی کە بڵێن پێکاتەکانی ناو کوردستان بە جۆرێک ئێستا ئەوەی کە بە ناوی کۆتا بەناوبانگە لە پارلمانی کوردستاندا بۆ نمونە 12 نوێنەر پێم وایە هەیە تورکمان و کلدان و ئاشوور ئەوە لەم دوایانەش پێم وایە ئێزیدیش نوێنەرێکی هەیە بەڵام هاوکاتەبانە نوێنەری پارت حیزبەکانن بە جۆرێک یاگەر حیزبەکانش ئەو حیزبانن کە لە حیزبی دیکە دروست بڵێن نزیکایەتیەکەن یا سەر بەوانن یا بە جۆرێکە کەونە ناو فراکسیۆنی ئەوانەوە بەتایبەت باس لەو 12 نوێنەری پێکاتی جیاواز دەکرێت کە لە ڕاستیدا وەکو نوێنەرایەتی پارتی دیموکرات لە پارلمانی کوردستانن
ئەمە بۆ خۆی کێشەیەکی گەورەیە کە ئەو پێکاتانە نوێنەرایەتی خۆیان ناکەن لەوێدا بەڵام لەگەڵ ئەوەشدا کە سیستمێکی پارلمانی هەیە لەو ڕوانگەوە تۆ پێت وایە کە بۆ نمونە لە هاوکات کە سیستمێکی پارلمانیە بەڵام نوێنەرایەتی پێکاتە پەرلەمانتاری نیە دووبارە چینەوە سەر قسەیە ینی لە قسەیە دەگوترێت کە سیستمێکی پەرلەمانتاری هەیە بەڵام ئایا یەزیدەکان تا ئێستش خاوەنی ڕێکخراوێک بوون یەزیدەکان پاش ئەوەی کە ئاوارە بوون بەهۆی ئەو ڕووداوانە و کڕوویدا ئێستا وردەوە دە ڕێخستنی خۆیان دەبێ مەسەن بۆ نمونە ڕێخستنی پاراستنی خۆیانەیە و جۆرەشتانە بەڵام پێکاتەی یەزیدی یا پێکاتەی یارسانی یا پێکاتەی کاکەیی ڕێگان نەدراوە کە خاوەنی ڕێخستنی خۆیان بن ئەنی خەڵک لە پێش هەر شتێکات دەبێت بە ڕێکخراو بکرێن بە ڕێخستن بکرێن بۆ ئەوەی کە بتوان نوێنەرایەتی خۆیانیان هەبێ لە باشووری کوردستان کاری سیاسی بە شێوەیە کراوە کە بۆ بە دوو شێوە ئەو بەشە دەگەڕێتەوە هەڵبەت بۆ کێشەیەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 63 بۆ یەکەم جار کە پارتی دیموکراتی کوردستان دوو بەشیتی یەکەوێ لەوێدا کە باڵی جەلال تاڵەبانی و برای محەممەد خەتێکی کە دروستەکەنەوەەوە باسێکی زۆر درێژە بەڵام لەو کاتەوە شتێک بەناوی پارتی دیموکراتی کوردستان نیە بەڕاستی تۆ توانی پێدابووری کە لە ساڵی 63 بەدواوە شتێک بەناوی پارتی دیموکراتی کوردستان نیە خانەوادەیەک هەیە کە ئەو حیزبە بەڕێوە بن ئەو کارانی کە ئێستا لە کوردستان ناکرێت بە باڵی یەکێتی نیشتمانی کوردستانەوە باڵی پارتی دیموکراتی کوردستانەوەوانەوە وان کردووە کە زمینەیەکی دیموکراتیک نییە بۆ ئەوی کە خەڵکی کوردستان جا لە هەورامان بێت لە سۆران بێت لە گۆران بێ یا لە پێکاتە ئاینەکان بێ ئاینزاکان هەر شتێک بێت لەو بابەتە تەنان مەسەن بۆ نمونە شیعیتۆ کە خۆیان ڕێخن بۆ شێوەش کە بتوانن لە پرۆسێکی دیموکراتیایەتی نوێنەری خۆیان هەبێ نەک لەو ڕێگاوە کە حیزبێکی سیاسی دانێکیان بێنێ ئەوەشیان بە مەسەلەن بە پارە کڕیبیانە مەسەن بە ئاشکرایە مەسەن چوزان کۆمەڵێکی امتیازیان داوەتێوانە و بە ناوی ئەولانەوەی هێناوێنە دایانناوە لەبەر ئەوەی کە عەرزم کردی سیستەمەکە لە کوردستانە شتێک نییە کە دیموکراتیک بێ یا پرسێکی دیکە هەیە کە ڕێبوارتە بۆ خۆش ئاماژت پێکرد بۆ نمونە کە سەرۆکی هەرێم مەسعود بارزانی لەسەر بەشێک لە کوردستان دەسەڵاتی هەیە لەسەر بەشەکەی دیکە کە بڵێن بە زۆنی سەوز ناسراوە دەسەڵاتی نییە بەڵام هاوکات پارتی دیموکرات دەڵێ سیستمێکی سەرۆکایەتی سەرۆکێکی بەهێز دەتوانێت کە کوردستان کە لە هەلومەرجێکی ئاوادایە و بەرە و سربەخۆیەوەی کە ئێستا باس دەکرێت پێکەنانی دەوڵەتی کوردی ئەو شتانە بەرێدووە ئەوە سیستمێکی سەرۆکایەتی دەتوانێت کورد بگات بە ئامانجەکانی بەڵام لە حاڵی ئێستادا خودی مەسعود بارزانی ئەو دەسەڵاتە یانە لە زمینەی عینیدا نییە لەسەر بەشێک لە کوردستان هەیەی و تەنانەت بۆ نمونە زۆریشمان بیستووە کە بۆ نمونە لە دێگەڵە بەدواوە مەسعود بارزانی لە سەر پۆلیسێکیش ناتوانێت دەسەڵاتەکانی خۆی بخاتە بواری کردداریەوە باشە هاوکات ئەو ئارگومنتەی کە باسی سیستمێکی سەرۆکایەتی دەکات بەڵام سەرۆکایەتیە کە ئێستا لە بەشێک لە کوردستاندا یانە لە ڕاستیدا بڵێن هەولێر و دهۆک ئێوە ئەو کێشەیە چۆن دەبینی لە کاتێکدا کە خاکی کوردستان بە شێوەیەکی عینی بووەتە دوو بەش و دوو دەسەڵات و سەرۆکی هەرێم یان کە ئەو ویلایەتەشی بۆ درێژ بکرێتەوە بڵێن دیسانەکە دەسەڵاتەکەی لە پارچەیەکی لە باشووری کوردستان دەمێنێتەوە ئێوە ئەو کێشەیە چۆن دەبینێت خۆی بەڕای من بەدیتنی بەو شێوە بەگشتی مەسەرەن کۆمەلگای کوردستان پیاوەتوانێت مەسەن بڵێ کە سیستەمی پەرلەمانتاری وەڵام باشتر دەداتەوە بەڵام باشە زۆر باشە توانین باسی سیستەمێکی سەرۆکایەتی بکەین چونکە خۆ گرنگ نییە ئێمە گرنگە کە هەموو شتەکان تاقیکەین و قسەیان لەسەر بکەینەوەە بەڵام ئەگەر سیستەمی سەرۆکایەتی گرنگە ئێمە دەتوانین بڕۆینە ئەو 10 ساڵی کە مەسعود بارزانی تایدا سەرۆکی هەرێم بووە و لە ڕاستیە لە 10 ساڵ زیاترە بەلانی کەمەوە توانێت 12 ساڵ بێکە سەرۆکی هەرێمە یاوەکو سەرۆکی هەرێم کاری کردووە بەڵام 2005ەوە بەڕسمی سەرۆکی هەرێمە لە ساڵی 2005ەوە ئێمە نازانین کە سامانی مەسعود بارزانی چەنە مەسعود بارزانی لە ئۆباما زیاتر وەرەگرێ من ساڵی 2012 و 13 و 14 داهاتی ئۆبامام هەیە بەوەی کە ئۆباما بەڕسمی لەو پارەیە خواردن بۆ خۆی بۆ منداڵەکانی کڕێ پارەی بەرخوا و کارەبا و نازام چی و جۆرەشتانەدا پارەی جلو بەرگ و بەزم ڕزمی خۆیەدا پارەی باجەدا بەڕسمی باجەدا لەوانە مەسەن بۆ نمونە و ڕۆژە راپۆرتێکم خوێنەوە لە سەفەرەکانیە کە وانە دەڵێتەوە قسە و باس و شتیوا کاتەوەوانە بۆ لە ئەوەی کە لە ئەمریکا پێڵەن لە دەرەوەی ئەمریکا مەسەن وڵاتانی ئەوروپا و جۆرەشتانە نزیکەی 33,000 دلاری پێیا کردو لەو 33,000 دلارە باجی داوە سامانی داهاتووی گشتی ئۆباما 400,000 دلار بووە بە کەمی ئەو بشانی مەسای مەسرف و خەرجی و جۆرەشتان و باجەوە تو ئێمە نازانین لە
لە بەس پرسیارەکەی من کاک بمەسەر ئەو پرسیارە ئێمە بۆ خاکێکی ئەوەمان یانە سەرۆکێکمان هەیە بەس سەرۆکی بەشێک لە خاکی نمونەی ئەوە دەیەمێ منە دروست ویستم نیشەوە باسکەم ئەگەر مەسعود بەرزانی لە 10 ساڵەوە پێشەوە کە ئەو فرسەتی هەبوو هاتاتە سەر تەلەڤیزیۆن بیوتە خەڵکینە من هەر لە ئێستا سامانی من ئەوەیە کە دەیبینن من سامانی من ئەوەیە موچەکەی من ئاوایە مەسەن لە بەرەوەی کە ئێمە وڵاتەکەمان بە دژوارێکی زۆر گەورە و گرانە تێپەر دەبێ مەسەلەن موچەکەی خۆشم کەمەکەم و چووکە موچەکەی مەسعود بەرزانی لە بەراوردی موچەی گشتیا زۆر خراپ و زۆر خەتەر زۆرە بەرزە تێگەی چۆن لە بەڵام موچێت تۆ باسی دەکەی بەڵام موچەی لەسەر کاغز ئەوەندە نییە تۆ مەبەست ئەو موچانەی کە لە دەرەوەی ئەوەی کە بە شێوەیە ڕسمی وەری دەگرێت وەکو بڵاو کراوەتەوە موچەیەکی ئاساییە بەڵام ئەوەی کە سەروەت و سامانی دیکەی لە شوێنی دیکەوە هەیە لێ ئاگانیە هەردووچان ئەگەر ئەو نمونانە بین ئەگەر مەسعود بەرزانی بیتوانێت وەکو سەرۆکێک بۆ شوەیە کە پارتی دیموکراتی کوردستان مەسەلەن دلیلی بۆ هێنێتەوە ئەگەر وەکو سەرۆرێکی کوردستان بەرخوردی بکردایە من پێم وایە ئەو قسەی ئەوان دەیتوانی وا بکە کە کۆمەلگای کوردستان بەخۆشی و شتێکی وا قوڵکەوە فشاری هێنا بۆ مەسەن بۆ نوێیەکی نیشتمانی کوردستان کە دەژبەرێکی سیاسیە کە مل با بۆ جۆرە تێگەشتنە بۆ چووکە تۆ سەرۆکێکە دەبوو کە لە پێش خەڵکەوە دەبوو مەسەن بۆ نمونە لە ڕووی سامانەوە کە زۆر گرنگە عینی هیچ شتێک بەقەر سامان گرنگ نییە چووکە ئەسان سیاسەتی دیموکراتیک لەسەر مەسلەی سامان ڕادەوەستەیە دیموکراتیکە دیموکراتیک نەبوون تۆتالیتاری بوون نەبوون مەسەن بۆ نمونە معمەر قەزافی کاتێکە کوشتیان 132 ملیار دۆلاری لە ئەوروپا لێ بەجێما وەرە یەک کەسی لیبین پێ بڵێ کە بزانێ 4 قڕان لەو پارەی چی لێ هاتووە ئەو پارەی خەڵکە پارەی نیشتیمانە لەبەرەوە سامان گرنگترین شتە موچە گرنگترین شتە پاشانەوەی کە ئەو شتانەی کە ڕوودەدا لەسەر مەسلەی بۆ نمونە ئاین هەتاکو ئێستا پێم وتی مەسەلەن وتاری گشتی ئاینی لە کوردستانە وتارێکی سونەیە تا ئێستا مەسعود بەرزانی نەیتوانیوە کە لەسەر ئاین و ئاینزاکانی دیکەی کوردستان قسە بکە هەموو ئەم نمونانە وا دێنەوە کە مەسعود بەرزانی خۆی ڕێگای بە خۆی نەداوە کە لەوە زیاتر بڕاتە پێش چووکە خۆ ئەوە خەڵکی سلێمانی یا مەسەلەن ئەو ناوچانی کە پێ دوتێ بەسەن زوونی سەوز خۆ کەرکووکیتیانە مەسەر خۆ خانەقینی تیانە ئەگەر چی نفوزی یەکێتی نیشتمانی کوردستان لەوە دەچێکە لەو شوێنانەش هەبێ بەڵام خۆ ئێستا گۆڕان هەیە خۆ ئەو ناوچانە ڕاستە و ڕاست ملکە جیا ئەڵقەڵی گوێی یەکێتی نیشتمانی کوردستان یا گۆڕانین مرۆڤن دەتوانین گوێ بگرن خۆ ڕۆشنبیری کورد هەن لەو ناوچانە باشترین و گەورەترین و ئەسەن بەهێزترین ڕۆشنبیری کورد لە مێژووە هەر لە سەردەمی خانە و چوزام حاجی قادری کۆی چۆچەوە ئەوانان لەو ناوچانە هەن خۆ ئەوان دەیانتوانی گوێ لە مەسەلەن قسە و باسی سەر و کۆماری سەر و شاریمی کوردستان بگرین یا سەری کار و کردارەکانی بکەن من پێم وایە مەسعود بەرزانی فرسەتی زۆر بوو لەو 10 ساڵەیە کە بەڕاستی بیسەلمێنەیە کە سیستەمی سەرۆکهەرێمی یا سەرۆکایەتی گرنگتر و باشترە بۆ کوردستان من پێم وایە پاش 10 ساڵەوەی کە لە هیچ شتێکان نەیتوانێت سەرکەوتوو بێت لە هیچ شتێکان نەیتوان سەرکەوتوو بێت ئەسەن باشووری کوردستان بە داڕمانێکی ئەخلاقی بە داڕمانێکی کۆمەڵایەتی بە داڕمانێکی ئابووریا دەڕوە یعنی نمونونەکان زۆرن کە من ئێستا یەک لەسەری بێنەوە کە پەیوەندەکان لەگەڵ تورکیا چۆن دەستی کورد بڕاوە پارەی کورد چی لێ هاتووە مرۆڤ بەڕاستی تووشی هینە بێت تووشی ڕوخانە بێ ئەگەر زۆر بەهێز نەبێ لەبەرەوە من پێم وایە ئەو دلیلهێنانەوەی پارتی دیموکراتی کوردستان بۆی کە سیستەمی سەرۆکایەتی باشە بۆ کوردستان دلیلهێنانەوە کە من پێم وایە 10 ساڵان کات هەبووە کە بیسەلمێنن و نەیانتوانێت بیسەلمێنن باش کاک لە بەراوردکار بۆ مەسلەی سەرۆکایەتیش باسێکی تر هەیە ئەویشەوەیە کە بەتایبەت بۆ وڵاتێکی وەکو کوردستان یا بەگشتی وڵاتانەی کە تەمرینی دیموکراسیان نییە ئەنستی تۆی پێشکەوتووی بڵین تەمرین و مارستەی دیموکراسی نییە لە وڵاتانە بەگشتی بە قۆناغێکی پێشوەچوونی سیاسی و کولتوریدا تێنەپەڕێون لە سیستمی سەرۆکایەتیدا زۆر ئاسان سەرۆک دەبێت بە دیکتاتۆر بۆ نمونە باسی میسر دەکرێت مرسی کە هاتە سەرکار زۆر خراپتر لە حوسنی مبارەک دەسەڵاتەکانی خۆی ئەوەندە بەرفراوان کرد کە وەکو فیرعونێکی نوێ چاوی لێ ئەکرێت ئەمە لەمەوە ئەگەر چاو لە سەرۆکایەتی هەرێم بکەین پێت وایە کۆمەڵگەی کوردستان ئایا بەو ڕادە بەو ئاستە لە پێگەیشتووی گەیوە کە سەرۆکەکەی نەبێ بە دیکتاتۆرێکی مطلقیا ئەوەی کە ئەم سیستمی سەرۆکایەتیە بە جۆرێک وردە ببێ بە سیستمێکی دیکتاتۆری نازانم لەوانەیە پیا بە پێچوانی ئەو پرسیارەکەی شاید بکە باشتر من پێم وایە گەربگەرنەوە بە ساڵی 91کە ڕاپەڕین بوو خەڵکی باشووری کوردستان لەو پڕی گەرم و گوڕی مرۆڤایەتیا بوون
بەڕاستی خەڵکی باشووری کوردستان لەو پۆلی گەرمەگوڕی مرۆڤایەتی هەبوون هەموو ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژ ئاوا بەڕاستی پشتیوانی خەڵکی باشوور بوون دەستکەوتەکانی باشوور بوون ساڵی 91 بۆ 94 و بۆ 95 کە من خۆم لەو کاتێ هەشتم لەسەر نووسی ئەوانە یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بەڕەسمی هەچی سامانی کوردستانە تەنانەت لە تەلی کارەباوە فرۆشتیان بە ئێران و بە تورکیا ئێران ئەو کاتە بایکۆتی لەسەر بوو نێتوانی سیارە ئەو ماشێنە گەورە و گران و شتانی ناو پیشەسازی گەورە بکڕێ لە کوردستان و پیان فرۆشت و تورکیاش بەشێکی زۆری لەوانە فرۆشت تەنانەت تەلی کارەباکان چووکو تەلی مسووانە بوون ئێران ئەو کاتە دەیویست کە ژێرخانی ئابووری کوردستان بڕمێنێەوە تەنانەت تا ئێساش باری سیاسەتی مەسەلەن تۆ ناتوانانی سیاسەتێکی ئەلەکتریکت هەبێت لە کوردستانە لەبەرەوەی کە ژێرخانەکەی نەماوە ئەو دوولانەی کە فرۆشتان بەڕەسمی فرۆشتان نەچێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بوو ئەوانە هەمووی بەڵگەوە هەیە ئەوەی کە لە باشوور هەیە لە باشوور کۆمەلگایەک هەیە کە بتوانێت پێشکەوتوو بێ بەڵام لە باشوور لە ساڵی 91ەوە تاکوی ئێستا لە 23 ساڵی ڕابردووە خەڵکی باشوور دەشکێنرێ فێری دزی و ڕاو ڕوو دەگرێت لە ڕووی ئەخلاقەوە دەشکێنرێ شخصیەتی سیاسیانە ناوە دەخوارێ کردویانە بەوەی کە تورک هەموو ئەسان باشووری کوردستان کراوە بە زبڵخانەی شتی پلاستیکی و خواردنی خراپ و بۆ گەنیوی ئێران و تورکیا باشووری کوردستان لە کۆمەلگایەکەوە کە توانای خۆ بە خێوکردنی لە ڕێک کشتتوکڵەوە هەبوو لەوەی کە بەرەک دوورەکانی کوردستان دەیانتوانی بەرەک بۆ خەڵکی کوردستان بدورن ئێستا تۆ خەڵکێکا تۆ بازرگانی حیزبی هاتووە کە هێندەی شت هێناوەتە بازارەکانی کوردستان مەسەن بۆ نمونە لە چینەوە کە ئەسان بەرەک دوورەکانی کوردستان ئاسنگەرەکانی کوردستان دارتاشەکانی کوردستان هەموو بە ئیش و بێکار ماون ئەسان ئەزانی گرفتەکە لە چیا پرسیارەکە ئاوایەک بەڕای من کەواتە لە سیستمێکی وادا ئاسان دیکتاتۆری یانە مەبەستەوەیە کە کۆمەلگایە کە بەو شێوەیە داڕماوە وردە وردەش کە دایان ڕماندووە دەتوانێت کە بۆ نمونە سەرۆک زۆر ئاسان ببێ بە دیکتاتۆر وەک بۆ نمونە لە میسر بەڵێ لە پرۆسەیەکەوە لێ هاتووە من بۆی ئەرزم کردی وتم باشووری کوردستان کۆمەلگایەکی تەندروست بوو کۆمەلگایەک بوو ئازاری زۆر پێکەوت بوو ئازاری زۆر خواردبوو چکو دەسەڵاتی عێراق داگیرکاری عێراق بەڕاستی زەڕێی لێدا بوو ئەنفالی بەسەر هاتبوو هەڵەبجە و بالیسان و چیچی بەسەر هاتبوو خەڵکی زۆر لە زیندانەکان هەبوون بەڵام بۆ برینە سەختەشەوە هێشتا خەڵکێکی سەرحاڵ بوون خەڵکێک بووی دڵگەرم بوون نیشتمانی خۆیان خۆشەویست لە 23 ساڵی ڕابردووە دەسەڵاتێک حکمی کردوون کە لە وڵات لە خۆشەویستی نیشتیمان لە هەستی بەرپرسیارەتی دووری خستوونەوە ئەوەی کە هەیە ئێستا لە باشوورە کەلتورێکی کۆنەپەرستیە کە بەسەر خەڵکا بە زۆر بەسەر خەڵکا دەسەپێنرێ دەسەڵاتێکی ئاینی لە باشوور دروست کراوە کە ئەسان تۆ حاڵی نابێ ئەم دەسەڵاتە ئاینیە چۆن دێرە بە هاوکاری تورکیا و ئێران وانە کە لە 100% پەروەردەیەکی نانیشتیمانیەکە لەوەی کە ژن زیاتر و زیاتر خراوەتە ناو ئاشپەزخانە و ناو ماڵەوە ئەسان ژن لە باشووری کوردستان خیانەتی زۆر گەورەی نیشتیمانی پێکرێ ژن لە باشووری کوردستان ڕازنێ کە بڵێ وەکو مرۆڤی دەرەجە دوو بەکارێنێ وەکو مرۆڤی دەرەجە دەش بەکار نابرێ ئەسان ژن مافی هەبوونی نیە لە باشووری کوردستان تۆ توانی بە هەر شێوەیەکە پێت خۆشە ئاسوکە لەگەڵ ژنا بکەیت یعنی لە ڕووی ئابووریەوە مەسەن تۆ سیاسەتی کوشتتوکاڵ نییە سیاسەتی بەرقت نییە سیاسەتی هیچ شتێکن نییە باشە سیاسەتی پیشەسازی نییە هیچ بناغدانێکی ئایندەیت نییە ئەو پارەی کە دێتە کوردستان کە پارە گرنگترین ناوی چیە پایەی بەڕێوەبردننی کۆمەلگا و هینە مەسەڵەن مەرجە بۆ هەبوونی سیستەمیشی دیموکراتیک تۆ نازانین چەند پارە دێتە کوردستان و نازانین چی لێ دێ بەسەم بۆ نمونە لەبەر ئەو دەسەڵاتە سیاسی کە هەیە خەڵکی وا گیرۆدە کردووە کە خەڵک ئێستا ناچارن بۆی کە ملکەچی ئەو دەسەڵاتە زۆر کۆنەپەرست و زۆر دواکەوتو بوون کە لەسەر حکومە بەڵام بەڕای من دیارە گۆڕانکاری دەبێت چووکە ئێستا لە باشووری کوردستان کە تۆ سەیریکە هەر ئێستا قسە و باسی زۆر گەورە و گران هەن بەڕاستی دیالۆگی زۆر باشەیە لە ناو خەڵکە لە ناو ڕۆشنبیرە لە ناو شاعیرەکانە لەسەر مەسەلەی دەسەڵاتی سەرۆکی هەرێم لەسەر مەسەلەی ئەوەی کە ئێمە چ جۆرە دەستورێکمان هەبێ و دەستورەمان هەبێ ئەو بۆ شێوەیە کەواتە ئێستایانە باسێکی وەکو بۆ خۆشت ئەوەت کرد ئاماژەت پێکرد باسێکی گەرم هەیە لەسەر سیستمی سەرۆکایەتی هەرێم سیستمەکە چۆن بێت بەڵام کێشە ئەوەیە زۆر جار هەتاکوونێ بڵین پرسی سەرۆکایەتی هەرێم ناکەوێتەوە ڕۆژەڤیانەوەی کە درێژ بکرێت یا درێژ نەکرێتەوەی وەکو دەڵێن فراغی یاسایی دروست نەبێت خودی پرسی دەستوریش ناکەوێتەوە ڕۆژەڤیانە بۆ ماوەی 2 ساڵ بەحسی دەستور ناکرێت چون وەکو وترات لەدا ساڵی 2006ەوە دەبووە دەستور بخرابایە ڕاپرسی خەڵکی کوردستان و ئێستا دەستورێکە کاری پێ بکرابایان نییە
بەگشتی ئێوە ئەو باس و جەجلەی کە ئێستا لە پەیوەندی لەگەڵ تەنگەژەی سەرۆکایەتیدا هەیە چۆن دەبینەوە پێتان وایە بەرەو دەڕوا لە کۆتاییدا کامە لایەن بەتایبەتەوەی کە پارتی دیموکرات پێکێشی لەسەر سیستمی بڵین پێکێشی لەسەر سەرۆکایەتی دەکات و لایەنەکانی دیکەش تەنانەت بە ئیسلامیەکانیشەوە سیستمی پارلەمانیان دەوێت پێت وایە ئەم باسە هەم لە ئاستی سیاسی حیزبەکانە و هەم لە ئاستی کۆمەڵگای کوردە بەرەو دەڕوا ئەوە لەسەرەوە کەوتۆ نۆرماتیڤ و پێشنیارانە بیرەکەینەوە یا مەسەلەن واقعیانە بیرەکەینەوە من پێم وایە ئەگەر نۆرماتیڤ و پێشنیارانە بیرکەینەوە من پێم وایە بەڕاستی زۆر لە جێی خۆیدایە کە مەسئول بەرزانی وەکو سەرۆکی هەرێم خۆی واز لە دەسەڵاتی خۆی بێنێ چکۆ بەرحاڵ 2 مانداتی 4 ساڵی وەرگرتووە 2 ساڵیشی بەخۆڕایی بۆ درێژکراوەتەوە 10 ساڵ و بەڕاستیش لەو 10 ساڵیان نەیتوانێت خزمەتی کۆمەلگای کوردستان بکە لە هیچ ڕۆیەکەوە نەیتوانیوە پیاوەتوانێت لە بەرنامەی تایبەتیە یەکێک باسی خاڵەنە بکە کە نەیتوانیوە هیچ خزمەتێ بە خەڵکی کوردستان بکە لەبەرەوە من پێم وایە خۆی ڕێگا بدە مانداتەکەی بۆ درێژکرێتەوە نەخۆشی هەڵبژێرێتەوە ئەوانە و پاشان ئەگەر خۆی هەڵبژێرێتەوە بەڕاستی کەسێک کە خۆی هەڵبژێرێت بۆ پۆستی سەر کۆماری دەبێت باسی بکە کە ئەو کەسە چی هەیە پاسامانی چەندە چۆن بیرەکاتەوە چه خەتێکی ئایدۆلۆژی هەیە چەنی پێخۆشەکە هەڵبژێرێ بەڵێن بدا بۆ شوێتە ئێستا مەسئول بەرزانی هیچ قسەیەک ناکە ینی وەکو سەرۆکی هەرێم من پێم وایە گەر پێشنیارانە و نۆرماتی بیرکەینەوە نە هەڵبژێردێتەوە نەمانداتەکەی بۆ درێژکرێتەوە باشە بەڵام ئەگەر وەکو واقعیانە بیرکەینەوە من پێم وایە کێشەیەکی ئێستا زۆر گەورەیە ژۆی چێتی نیشتیمانی کوردستانە بەو شێوەیە کە ئێستا پیاوجۆ لێ چێتی نیشتیمانی کوردستان ئەگرێت لەوە چێتی نیشتیمانی کوردستان مل بە درێژکردنەوەی مەسئول بەرزانی بۆ 2 ساڵی تر بدا بۆی کە تۆزێک ئیمتیازی دەستکەوێت هەم وەکو پارە هەم وەکو کۆمەڵێک پۆستی دیکە کە پێویستیانە وەوەی کە ئەو مانداتش بۆ درێژکرێتەوە کە دیارە خۆیان پێویستیانە من پێم وایە ئەو خەتەرەکە من پێڵم خەتەر لە ئارادا هەیە بۆی کە وا بکە کە مەسئول بەرزانی 2 ساڵی کەش بۆی ئەو ماداتی بۆ درێژکرێتەوە هەڵبەت لە ناو پاری دیموکراتی کوردستانە خەتێکی تر هەیە کە هەر لە خۆی باسی 4 ساڵی دیکەکە ینی بەو شێوەیە کە ئەسەن بیر لە 2 ساڵە نەکەینەوە کە لە دۆخێکی تایبەتیە بۆی درێژکراوەتەوە ماداتەکەی درێژکراوەتەوە بەڵکو 4 ساڵیکە بەڕسمی هەڵبژێرێتەوە تێگەی چۆن دیارەوە ئەوە قسەباسێکی هەر زۆر لەوەی 2 ساڵەکەی تر خەتەرترن و من بەڕای من نابێ خەڵک ئەوە قوبولکە و بەڕای من دەبێت زیاتر قسەباز لەسەر ئەم مەسەلانە بکرێت چونکە قسەباسێکە کە ئەم مەسەلەی سەرۆکایەتی هەرێم پێم وایە جارێ ئەسەن شتێکی گرنگ نییە ئەوەی کە گرنگ کراوە چونکە تاکو ئێستا ئەوە بڵین ینی بەڕاستی دوو لە جۆرە حساسیەتێک هەبوونی سەرۆکی هەرێم ئەسان پێویست ناکە بۆ کوردستان چونکە سەرۆکی هەرێم لە عەمەلا خۆی هیچ فەنکسیۆنێکی نەبووە کە خەڵکی کوردستان پێویستی پێبێ ئەوەی کە ئێمە پێویستمانە پێێتی ئەوەیە کە هەبوونی دەستورێکی لەسەر دەستورێک لەسەر ئەساسی دیموکراتیک و خازانجی خەڵک و خازانجی نیشتیماندا ڕێژرابێت کە مۆدەرن بێ ئەومان پێویستە زۆر سپاس بۆ تۆ بەڕێز ڕێبوار ڕەشید شرۆڤەکاری سیاسی سپاس بۆیەوە ڕەبینەرانی هێژە لێرەدا گەیشتینە بەرنامەی گەلی ئازادی ئەم جارە لە ئازادی و بۆ ئازادی بژین ماڵتەنەوە